پێنجەمین ڕۆژە بزوتنەوەی تالیبان دەسەڵاتی ئەفغانستانی گرتووەتە دەست و گۆڕانکاریەکانی وڵاتە هاوشێوەی خێرایی گرنە دەستی دەسەڵات لەلایەن بزوتنەوەکەوە ڕوودەدەن. لە سەراسی نێودەوڵەتی جۆ بایدن سەرۆکی ئەمریکا باسی لەوە کرد هیچ ڕێگەیەک نەبووە بۆ کشانەوەی لە ئەفغانستان بەبێ دروستبوونی پشێوی. بایدن وتیشی تا گواستنەوەی هەموو ئەمریکیانەی دەیانەوێ ئەفغانستان جێبێڵن ژمارەیەک سەربازی ئەمریکی لە وڵاتە دەمێننەوە. لە ماوەی 2 ڕۆژی ڕابردوودا 64 گەشتی فڕۆکە ئەنجام دراون و هەزاران هاوڵاتی ئەفغانستانیان جێهێشتووە. هاوکات مارک میلی سوپاسالاری ئەمریکا دەربارەی شکستی سوپای ئەفغانستان لە بەرامبەر تالیبان لە ماوەی 11 ڕۆژدا ڕایگەیاند هیچ وشەیەکمان نییە گوزارش لەو شکستە بکات. سوپاسالاری ئەمریکا ئاماژەی بەوەشدا کە ڕەوشی ئەفغانستان یەجگار مەترسیدارە و کاری لە پێشینەی واشنتۆن گواستنەوەی هاوڵاتیانی ئەمریکی و ئەو هاوڵاتیانەی ئەفغانستانە کە هاوکاری ئەمریکایان کردووە. لای خۆشیەوە لۆید ئۆستن وەزیری بەرگری ئەمریکاوەی ئاشکرا کرد کە هێڵەکانی پەیوەندیان لەگەڵ بەرپرسانی تالیبان کراون. لەلایەکی دیکەوە وانگی وەزیری دەرەوەی چین ڕایگەیاند کە ئەوە سەلمێنراوە گۆڕان بەرەو دیموکراسی شکستی هێنا و بانگەشەکەی بە ناواقعی وێنا کرد. لە پەیوەندیەکی تەلەفۆنیشدا لەگەڵ هاوتا تورکیەکەی دەستخۆشی لە بڕیاری تالیبان کرد بۆ پێدانی گرنگی بە پاراستنی نێردە دیبلۆماسیەکان و دروستکردنی پەیوەندی باش لەگەڵ وڵاتانی دیکە. هاوکات تورکیا لەسەر زاری وەزیری دەرەوە ڕایگەیاندووە بۆ بەڕەسمی ناسینی تالیبان لەگەڵ هاوپەیمانەکانیان بڕیار دەدەن. لای خۆشیەوە سێرگی لاڤرۆڤ وەزیری دەرەوەی رووسیا ڕایگەیاند پێشوازی لە بەیاننامەکەی تالیبان دەکەن بۆ دەستپێکردنی گفتوگۆ لەگەڵ لایەنە سیاسیەکانی دیکەی ئەفغانستان. لاڤرۆڤ وتی حکوومەتی ئەفغانستان و ئەشرەف غەنی سەرۆکیە وڵاتە موکوڕ نەبوو لەسەر جێبەجێکردنی ڕێکەوتنامەکانیان لەگەڵ تالیبان و ئەمە شوای کرد سەر هەڵدانەوەی پێکدادانی چەکداری جێگای بگرێتەوە. هاوکات وەزیری دەرەوەی فەڕەنسا 5 داواکاری بۆ دەسەڵاتدارانی تالیبان دیاری کرد وەک پێشمەرجێک بۆ دانپێدانانی فەرمی وڵاتەکەی بەو دەسەڵاتەدا کە خۆی دەبینێتەوە لە ڕێگەدان بەو ئەفغانیانەی دەیانەوێت وڵات جێبێڵن و پاراستنی مافەکانی مرۆڤ و ئافرەت. هەروەها هاتنە ناوەی یارمەتی ئەمرۆییەکان و پێکێنانی حکوومەتێکی کاتی ڕاگوزەر ڕێگاش نادەن وڵاتەکە بێتە لانکەی تیرۆر. هاوکات نوێنەری سیاسەتی دەرەوەی یەکێتی ئەوروپا داوای کرد ئەوروپا ڕێگە نەدات رووسیا و چین دەست بەسەر بارودۆخی ئەفغانستاندا بگرن و ببن بە بەڕێوەبەری سیاسەتەکانی کابوول. لە سەراسی ناوخۆییش ئەمڕۆ بزوتنەوەی تالیبان یادی سربەخۆیی وڵاتەکەی کردەوە و کە لە ساڵی 1990 و بەپێی ڕێکەوتنامەیە کۆتایی بەدەسەڵاتی بەریتانیا لە وڵاتەی ئاسیای ناوەڕاست هێنرا و بە وتەی بزوتنەوەکە هەر لەم بەروارەشدا هێزێکی داگیرکەری دیکەی وەکو ئەمریکایان لە خاکەکەیان وەدەرنا. هەر ئەمڕۆ هەیبەتوڵڵا ئاخونزادە فەرمانی کرد بە ئازادکردنی تەواوی زیندانیانی سیاسی لە وڵاتە و لە هەژماری خۆیدا لە تویتەر داوا لە فەرمانڕەوای ویلایەتەکان کراوە بەبێ هیچ مەرجێک ئەو زیندانیانە بگەڕێنەوە نێو کەسوکاریان. کارۆلینا ڤان بورین نوێنەری کۆمیسەری باڵای پەنابەرانی سەربەنەتەوە یەکگرتووەکان لە ئەفغانستان ئاماژەی بەوە کردووە کە ئەفتانە 20 بۆ 30,000 کەس بە ڕێگەی نایاسایی لە وشکانیەوە ئەفغانستانیان جێهێشتووە و بەشێکیان بەرەو پاکستان و زۆر بەشیان بەرەو ئێران هەڵاتون.